دەم باش تەماشاوانین گەل لە کێژا جاردەم بخێر بێن بۆ بەرنامەی خۆ بەرنامەی مایکی خەڵک تەوەرە ئیرۆژی بناو نیشانên داهاتê hezban di nava budcê Herêmê de gelo di nihada dahatê ehzabên Herêma Kurdistanê partiyên ku li Herêma Kurdistanê kar dikin çend di nava budcê Herêma Kurdistanê de di demekê de ku li gor dawî çavpêkevna xwe Reşîd Tahîr birîkarê Wezareta Darayiya Herêma Kurdistanê li gel dawî hejmara Guvara Livîn tekez kiriye ku li budcê giştî Herêma Kurdistanê de mehane yêketî ya Niştimaniya Kurdistanê Partiya Demokrata Kurdistanê bi tenê 4 milyar û 720 milyon dînaran werdigirin. Di demekê de budcê goranjek li 500 milyon dînaran pêtir li Herêma Kurdistanê werdigire. Her wiha dibêje ku heya niha jî ki li Herêma Kurdistanê budce li ser du şêwazan tête parvekirin an ku îdara Silêmaniyê û îdara Hewlêrê. İdara Silêmaniyê ji sedê 43 budce Herêma Kurdistanê berdikeve û li îdara Hewlêrê jî ji sedê 57 berdikeve ku wêrê û parêzgeha dûkê jî vedgire. Gelo wek ew dibêje heya niha Wezareta Darayî yek negirtiye bi nav yek wezîr heye li di naverok de du berpis hene vê wezaretê. Du rîjne hene ku dîvçûnê bû temamiya babet û okêsên wezaretê dikin. Gelo ev ta çend karîgerî û bandorî li ser Herêma Kurdistanê û ev budce ku ev ehzaba werdigirin heya çendê bi tiştekî mentiqî de hête zanîn di niha de û heya çendê bandoriyên erênî û nerênî heye. Belê dahatî hezb li budceyê herêm de em nav nîşanî tewerî emrûyî bernameyê we bernameyî mayekî xelek. Narin çila qelat zêkên peywendî. Belê narin çixan bikatەوە baş. کاتەی دەنابزان سوپاس فەرموو. ئەگەر تەوەری بەرنامەکەتان بۆمان ڕووبکەیتەوە زۆر باشە. تەوەری ئێمە ناونیشانمان سەر شاشەیە کرد تۆ لەبەر تەلەڤیزیۆن یاتوانی ببینی داهاتی حەزب لە بودجەی هەرێمدا. بەڵێ وەڵاهی من پێم وایە داهاتەکانی ئەو داهاتەی کە دێتە ناو هەرێمی کوردستانەوە وەبزانم هەموو ئەو حیزبەکان داگیریان کردووە و دەستیان بەسەر بودجێ ئەم وڵاتە داگرتووە. من هیوادارم ئەو بودجەیەتر حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت بودجە لەم حیزبانە کەم کاتەوە بۆ ئەوەی چیتر مڵک و ماڵی خەڵک و پارەی خەڵک باسی ڕۆ نەدەن چونکە بینین لە 20 ساڵی ڕابردوودا لەوەتەی حکوومەت دامەزراوە سەدام حوسێن ڕووخاوە ئێمە دەبینین و بەستاوی هەموو کەس دیارە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حیزبەکانەوە دەکرێت لەلایەن ئەوانەوە قۆڕکراوە. من هیوادارم شتێکی وا بکە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی ئەم حیزبانەکەم کاتەوە بۆ ئەوەی داهاتی ئەم وڵاتە یەکسان بێ بۆ هەموو کورد. بەڵێ نارنجخان سوپاس پێوین دەکات بینەرە بەڕێزەکان لە دووە دیداری خۆیدا دیداری ڕۆژنەماوانی ڕەشید تاهیر بریکاری وەزارەتی دارایی لەگەل گوڤاری لڤین باس لەوە کردووە کە لە ئێستادا لە بودجەی هەرێمی کوردستان مانگانە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەریەکیان 4 میلیار و 720 میلیۆن دینار وەردەگرن. هەروەها بە پێزانیاریەکانیش بزوونەوەی گۆڕانی زیاتر لە 500 میلیۆن دینار لە بودجێ لە بودجێ هەرێمی کوردستان وەردەگرێت. ئەحزابەکانی دیکەش بێگومان ئەوانیش ڕێژەی خۆیان هەیە. هەروەها باس لەوە شەکە تا ئێستاش بودجێ هەرێمی کوردستان بە دوو شێواز دابەشەکرێ ئیدارەی سلێمانی و ئیدارەی هەولێر. ئیدارەی سلێمانی لە 143 ئیدارەی هەولێریش لە 157. لە ئێستادا ئێوە چۆن ئەبینن ئەو دابەشکردنی داهاتەکان کە بە پێی قسەی بریکاری وەزارەتی دارایی تا ئێستاش وەزارەت بە وەکو خۆی ئەڵێ یەک وەزیر هەیە بەڵام لە ناوەڕۆکدا دوو بەرپرسی هەیە دوو وەزیر ئەتوانی بڵێن هەیە دوو لیژنە هەیە کە سەرپرشتی تەمامی کەیس و بابەتەکانی تایبەت بە وەزارەتەکەکە. ئەم داهاتەی ئێستا بۆ حزبەکان لە چارچوەیدا بودجێ هەرێمی کوردستان دابەش دەکرێتەوە چۆن لێکەدەنەوە. کامەران لە چەمچەماڵەوە لەگەڵمانەکەی کامەرانم کەتەوە باش. ئەم یارم هەموو یارەکان باش هەموو کاتێکت فەرموو. تا دەستخۆشی لە بەرنامەکە دەگەم من بودجەی هەرێمی کوردستانی ساڵ دەگەڕێنەوە بۆ هەردوولانی حیزبی دەسەڵات دەسەڵات لە هەرێما وەکو یەکێتی پارتی ئەمە چەند ساڵە دەستیان کردو بەسەر وڵاتی شاری هەرێمی کوردستان بۆ نمونە. ئێمە دای چاکە ینی خێمان لە هەموو لە هیچ حیزبێک نەبینیەوە نەک یەکێتی پارتی جگە لەوانی کە لە دوای یەکێتی پارتی ژێنە سەر حکوم خێر لەوانیش نابینین چونکە یەکێتی پارتی لەبەرەوەی دەستیان کردو بەسەر هەرێما ئێمە ناتوانین ئەو حیزبەکانی تر دەست باڵا بن لە ئەوان پیت. بەڵێ بودجەی یەکێتی پارتی بۆ دابش بکرێتە سەر هەردوو حیزبە بۆ دابش نەکرێتە سەر یەک هەرێمی سەر بەخۆیە. بەڵێ محەممەد لە ڕانیاوە لە سەرمان تەوەر کاک محەممەد ئەم کاتەوە باش فەرموو.
ئێوارە بەڕێزم بەڵێ کای محەممەد ئێوارتان باش باشتر بۆ جەنابەت فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس. سەبارەت بابەتێک کە وەرزەکەم دیارێتە بەدەوەتی یەکێتی پارتی بەڕاستی ئەو ڕێژەیەکی زۆر هیوادارم کەم بکرێتەوە. کاکی محەممەد ببوورە دەنگت باش نایەتێکە جێگەی خۆی بگۆڕی پێم وایە شەبەی کە تاوانە. بەکان دیارەکرێت نازانین چێ کەمی حکوومەت پێکە لە نازانین چی حکومەت هەزدا هەمووی تێکە لە حکوومەتەکە شە دەستی خۆیان ئەترەوەی هەر ڕێژەیش پارێ زیاتر شۆکە دیاری پیاوانێرە پارەی خەرێ هەر لە دەست خۆیان هەر دەمابیان خەرجەکەن بۆ خۆیان خەڵکی پێکۆکەنەوە لە کاتی دەنگدانە خەڵک مەجبورەکەن کە دەیجا پێدا. بەڵێ ئەردەڵان لە خەباتەوە لە قەزای خەبات کاکەردە لە نام کاتەوە باش. الو ئێوارە باش باشتر gelek سوپاس کەرم کە باش کاکە کار gelek سوپاس کاکەردەڵان فەرموو. دەستخۆشە بەرنامەیە بۆتکەم زۆر سوپاس. کاکەردەڵانی ویدارم دووبارە پەیوەندی بکەیت سەرنجەخوا بێژیت. بەڵێ تەماشەوانە نێژا ڕایگوێس لە پیرەمەگرونەوە. ئێوارە باش بەڕێزم. باشتر کاکە ڕایگوێس. وڵای من سەرەتامەوێت چەند تێبینیەک بڵام لەسەر قسەکانی وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ ئێتە سەر تەلەڤیزۆن هەڵەی من نەدەکا بەسەر خەڵکی ئێمە کارەبامان چاکردۆ چاو ساڵ لە چاو پار ساڵ کارەبا بابژیان خۆتۆ لە باخەڵی خۆت دەرن نێناوە کارەبات چاکردۆ بە پارەی خۆت چاکن نەکردۆ پارەی ئەمی لەسەر چاکت کردو. غەڵسە لەسەرش کە چاک ینی وەکو منە ئەیفرۆشێتەوە بەسەر خەڵکی ئەگەر شوانێک لە جێ وەزیری کارەبا بۆیە چاکیەکردنەوە گەڵ هەر کەسەشکە وایە لەوی ئیشی باشتری هەکرد. سەبارەت بە تەوەری بەرنامەکەش منەڵێم ئەم دوو حیزبە یەکێتی پارتی جگە لە زەرە هیچ قازانجیان نەبوو بۆ کوردستان. ساڵانە بودجەیەکی زەبالا بە ئاشکراوان ئەوەندە پارەیان برۆ بە دزی و فزی ئەبێ چەنیکەیان بربێ لە پەناوە ئەمە بە ئاشکرا ئەوەنە من بە دزی و فزی ئەبێ چەنیکە بەرن. بۆیە منەڵێم ئەم دوو حیزبە هەرچی قازانجیان بوو بۆ کوردستان لە زەرەی زیاتر شەڕی ناخۆیان هێنا ئەم وڵاتە دنیای خەڵکیان بە کوردە. ئەمە ئێستا ڕێکەوتنامەیەکی نەگریسیان لە ناو خۆیاندا ئیمزا کردووە دنیا پارە و بەڵێ کاک ڕایگوێس لە کاتێکە پێش 2010 بودجەی هەردوو حەزبی فەرمانڕەوە لە هەرێمی کوردستان 35 ملیۆن دلار بوو بەڵام لە ئێستادا 4 ملیار دلار کە ئەو کاتە پێم وایە کاتە 39 ملیار دینار ئێستا 4 ملیار دینار و زیاتر لە 700 ملیۆن دینارە پێت وایە ئەمە تا چەند تەغییرێکی باشە لە بودجێ ئەو حزبانە کراوە لە بودجێ هەرێمی کوردستان. بەڵێ ئەم گۆڕانکاریە منەوە ئەڵەن بە زەرفی ئۆپۆزیسیۆن کراوە بە تایبەتی لە دوای سنجی حەوت کە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز لە کوردستان پەیدا بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان ئەم شتانەی ئاشکرا کرد بۆ خەڵک بۆیە پێشەوە خەڵک نەیەزان یەکێتی پارتی چەنە بەن و چەندیان بوو بەڵام کارێکە زوتنەوەی گۆڕان ئەم شتانەی ئاشکرا کە ئەندام پەرلەمانە بە ڕێزەکان هەوڵێکی باشانە لە پەرلەماندا توانێت ئەم بودجێ تا ڕادەیەک کەم بکەنە بەڵام من ئێستاش ئەڵێم ئەم بودجێ زۆرە یانی لەقەدەر قەبارەی ئەو دوو حیزبەنی ئەو دوو حیزبە هەرچی جەماوەیە لە کوردستاندا نایەماوەتاوەکو ئەو بودجە زۆرە بەرن. سەلاح لە شاری سلێمانی. کاتێ باش هەموو کاتێکت کای سەلاح. دەستخۆشی بەرنامەکەتان دێکم. گەلێک سوپاس. وەکو بودجەی حیزبەکان ئێستا داهاتین حیزبانە ئەوەندە زۆرە لە باسکردن نایەت. 2 ساڵە خەڵک بۆی دەرکەوتووە کە بودجەی ئەم حیزبانە چەنە زۆرە. ئەگەر بەداخەوە علی لە کەلارەوە لە گەرمانە کاک علی ئەم کاتەوە باش. هەموو کاتێکت بە کاکی گیان شۆنن گەلێک سوپاس کەرم کە کاکی گیان دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سوپاس. کاکە تەمانداوە لێبڵتان لێکەم من قسەکانم پەیوەندی بە تەوەری بەرنامەکە نییە بەڵام تقریبەنەوە هەفتەیەکە پەیوەندیتان بێکم زۆر بە زەحمەتی ئەو بەرنامەم وەرگرت. بەڵێ کاکی علی فەرموو بەرنامەی خۆتە بەڵام بە کورتی سەرنجی خۆت من ئەمەوێت دوو دقە پیاوێکەمەیە بیگەم بە وەزیری خوێندنی باڵا دکتۆر بلاوەری بەڕێز. کاکی گیان فێڵێن دکتۆر گیان تاکەی لەو خەونەی تۆ هەڵەسی تاکەی ئەو خەوە بەرتەدا کاکی گیان بەسە تۆزە واقعیانە بن. دکتۆری دلاوەری بەڕێز ئەو 2 ساڵە مەشغوڵی دڵنیا جۆری خوێندنی بەردەوامە و وەرکشۆپ و نازانچیە کوڕەکاکە گیانوا ناکرێت. دکتۆری بەڕێز ئێمە کادرمان هەیە لە زانکۆی گەرمیانە هەر بەشێکی 5 کادری هەیە
کاکە ڕێگا بدە تقریبا زیاتر لە 100 معید هەیە هەموو شتەکانی هەموو مەرجایسەکانی تەواو کردە بەس لەبەر تۆفڵ و کۆمپیوتەر وەرناگیرێ. کاکە ئێمە بەشەکەی خۆمان وەکو بەشی زمانی عەربی قوتوبەکەم ئێمە 5 ملیۆن مانگی ئەدرێتە ماوەسای سەردان و ماوەسای گرێبەست و ئەوانە کەچی بەبللاهی بەقەد احتمال ئەگەر یەک معید وەربگرێ بە ماسەر بەقەدی ئەو هەموو ماوەسایان دەست بڵێتەوە. کاکە ئەو پارە بۆچی ئەوە بەزا بڕوە؟ بەڵێ یعنی ئەوە جێگای داخە بەڕاستی بەڵێ کاکالی عفوا بەڕێزم یعنی ئیسا ئەو مەرجەی تۆفڵ و ئینگلیزی با بەخۆ لە قورئان نەنووسراوە نتوانین دەستکاریەوە با تۆزێ ئەستیسنایەکی بێت بۆ زانکۆ تازەکان خۆت ئەناڵێنی ماوەسات نییە کادرت نییە ئەچن لە بەغا ماوەسایان کاکە مەجالمان بدەنێ ئێمە وەکو معیدەکانی زانکۆی گەرمیان ئێمە با چ شێک بەس مەجالمان بدەنێ ئەو دوو مەرجە سوکە لەسەرمان ئەگەر وەکو ئستیسنایەکیان تو بڵێ زانکۆکانی کوردستان بە ڕەزێکی زۆرەوە وەکو زانکۆکانی مصر بێت یعنی زانکۆکانی مصر ئەڵێ کاکالی سەرنجی تو گەیشت ببوورە خەڵکێکی زۆر لە سەرێری پەیوەندیە کاتی زۆریشمان بە تۆدار چەندە تایبەت نەبوو بە تەوەرەکەەوە بەڵام هیوادارم وەزارەتی خواردنی باڵاش جێ لە سەرنجەکانی تو بێ وەکو خۆی بەرسیوی شەوێ بۆ تۆ. بەڵێ فاخر لە چەمچەماڵەوە لەگەڵمانە ئێوارە باش باشتر بۆ تۆ ببوورە دوێنێ پەیوەندیم کرد زۆر بانگکردم پەیوەندیەکە بڕایتر ئایا لای ئێوە بلای من نازانم ئەتوانی بەشی دوێنێش قسە بکەی ئەمڕۆژ فەرموو. چاوەکەمی زۆر سپاس. تەوەرەکەمان لەسەر چێ میوارەیە؟ تەوەری ئێمە لەسەر داهاتی حەزب لە بودجەدا. وەڵا ئەوە شتێکە ئاشکرایە و هەموو خەڵکی زانێ داهاتی وڵات ئەبێ بۆ میلەت بێ و شەفافێت تەوزیعکرێتە سەر پرۆژەکان و هەموو خەڵکی فەقیر و هەزار و بەشی حزبیش ببرێ و بەرسی دام و دەستگا و هەموو شوێنەکان بەڵام بەداخەوە ئێمە بودجە ملیارێ بێ و 100 ملیار بێ و 100 تریلیۆن بێ. من کابرایکی کرێکار مەگەر ڕۆژە نەچم بۆ کرێکاری نییە گاڵتەم بۆ قسانە دێ بودجە ئەوە نیە و لە پەرلەماندا بەسەکرێ و نازانم لجنەماندانا و لجنەی نزاع و ئەم شتانە خەڵەخەلافان و چاواشەکردنی میلەتە. ئەم دوو حزبە دەسەڵاتدارە ئەو پارەی دێتە کوردستانەوە دەسەگرن بەسەر ئەو حەپەلووشەکان و خەڵکی ئیش ئەکا ناکات ئەوەی تر ئەبێ بۆ خۆی بژێنێ بەداخەوە لە وڵاتان ملەت حکوومەتە ژێنێ بەس ئێستا بەڵێ کاک فاخر گەلێک سوپاس بۆ پەیوەندیکەت بینەرە بەرزەکان تەوەری ئێمە بێگومان نووسراوە لەسەر شاشە لە بەرچاوی ئێوەیە داهاتی حەزب لە بودجەی هەرێمدا ئانکۆ داهاتی حەزبان د بودجێ هەرێمێدا گەلو دنهادا بودجێک و حەزب دناوە ئەو داهاتی حەزب دناوە بودجێ هەرێما کوردستانێدا وەردەگرن هون چاوە تەخمین دکەن دەمەکەدا کو لە پەرلەمانی کوردستانê پرۆژە یاسای هاتکە بەڵێنکردن بۆ سەرۆکاتیە پەرلەمانی کو پێویستە بودجێ ئەحزابان ئانکۆ داهاتی حەزابان دناوە بودجێ هەرێمێدا لە گۆر مەقعدێن وانە حەزابە بین لە پەرلەمانی کوردستانê کو هەرێکیشانە چەند مەقعەتەیە ئەوەندە هەبن لێ لە گۆر یەکیش ئەندامن پەرلەمانی دەبێژە هەیەنها ئەف پرۆژەمە بۆ سەرۆکاتیە پەرلەمانیشان دێ لێوانایە خستکە بەرنامێ کاری ji bo ku li parlemanê gotûbêj li ser bête kirin û bêta tazîqkirin û bixene warê praktîkê û dibêje heyana çil û du îmzayên parlamenteran komkirine birine lê heyana ev proje nekeftiya warê praktîkê gelo evan ha di nava vî budceyê da didene ehzaban bi taybetî weko birîkarê wezareta darayî ragihandî bi du hezbên serêkên Herêma Kurdistanê partî û yêçetî ku herêkê ji wan e 4 milyar û 720 milyon dînaran werdigirin hîn çawa texmîn dikin. Belê کەریم لەگەلمانە کاک کەریم ئەم کاتەوە باش ژیانت باش شلونی برابرز وەڵێ فەرموو بەڕێز گیان ئێمەش گلەیمان هەیە لە هەردوو حکومەت ئیشە دوو حکومەتە دوو داراییە حەقی ئەم خەڵکەیە خۆن و بەبێ ئەوەی هیچ پرسیارێ لەم خەڵکە بکەن بەبێ ئەوەی سوال بکەن ئایا بێژن ئەم ملەتە حەقی خۆیەتی کەوا پرسیار بکات و بیخەنە بەدەستی ئەم ملەتە ئەم دوو حیزبە گەندەڵن و تەواو جەنگاوار لە کەرکووکەوە ئەم کاتە باش هەموو کاتێکت دەستخۆشیە بەرەکان دەکەم بەڕاستی تەوەرێکی زۆر گرنگە بۆ هاوڵاتیانی کورد بەڕە تایبەتی هەر هەرێمی کوردستان بە تایبەتی و گلەیەکشم کەناڵەکەی ئێوەشێ وە سەدار بە تەوەرەکەشتان دەڵێن بەڕاستی ئەو دام و دەستگا حەزبیانە پارتی وێشێتی حەقی خۆیانە ئەو پارەیە بن چونکە دام و دەستگاکانی خۆیانە کە تو دام و دەستگای خۆت بێت مافی خۆ دەپارێکە بێ ئەمەش ئەبزانم شتێکی تایبەتێت بۆ خۆیان دیتر سنێوەک ئەو برادرش پێشتر باسی کرد سنێکرد بە دزیەوە ئەبەن ئەوەش شتێکی ترە و سەوارت بە کەناڵەکەشتان هەندێک بەرنامەتان هەیە هیوادارین ڕاستە و خۆ بێت چەند بەرپرسێک دێتە سەر کەناڵەکەدان یاخود بانگێشت دەکرێت میوانداری ئەکرێت
هیوادارین ئەو بەرنامانە ڕاستەوخۆ بێت بۆ ئەوەی خەڵکیش بتوانێت پرسیار و سەرنج و تێبینی خۆی بەشدار بێت لە بەرنامانەدا. زۆر سپاس. زۆر سپاس کاکی جەنگاوەر تایبەت بەێنارتی سەرنجی تۆ وەرەگرین بەسەر چاو ڕووناکی لە کەس نەزانەوە. مرحبا برای بەڕێز سەرچاوم ڕووناک خان فەرموو. سپاس دەکەم گیان لەسەر تەوەری ئەم ئێوارەیەمەوێ قسە بکەم. بەڵێ فەرموو. ئێمە هەموویمان طبعاً باسی حیزب بکەین ئەڵێن داهاتی حکوومەت حیزب ئەیخوا ئەی باشە ئێمە بۆ ئەوەش لەبەر چاو نەگرین کە حیزب حکوومەتی دروست کردووە. بەداخەوە بینەرە بەڕێزەکان بێگومان ئێمە تەلەفۆنی هیچ کەس داناخین پێمان باشە هەموو بۆ چونە جیاوازەکان پەیوەندی بکەن و قسەی خۆی بڵێن ڕووناک خانیش کە نەتوانی سەرنجی خۆی تەواو بکە هیوادارم دووبارە پەیوەندی بکاتەوە ئێمە لە خزمەت داین بۆی سەرنجی خۆی تەواو بکە. خالید لە هەولێرەوە. چۆنی برای بەڕێز؟ زۆر سوپاس کاکە خالید. بەڕێی من ئەو ڕقەمە حسابەی کە جەناب تەیبەی زۆر لەوە زیاترە چکە بەس لە بودجەنی لە سەتا حەفدەکە ئەی گومرێک ئەی دایرەی مرور ئەی زەریبا هەر بەوە بزانە ئەندامانی حزبەکان زۆر لەوە زیاترن ئەو بودجێ باسەکەی بەشیان ناکە بێزگەلەوەی مەسجدەکان هەمووی فێرە عەرەبی بوو نەزانی لە لبنان نازم معلوماتانەیە لەوە سەرەوە مۆزوعیانە بەردەوام لە سەفرە و سیاحە نەوان بابە بەڵێ بێزگەلەوەی بەردەوامە چونە تورکیا خوا ڕەحمی کردە تورکیەکان باش نێگەرنا هەر لە تورکیا نهاتنەوە بۆ ڕابواردنەوەی خۆشترە. ئەی ئەو ڕەوشەی کە تو باسێکە بەم شێوەیە ئەوە چارەنووسی هەرێمی کوردستان و ژیان و ژیاری خەڵێکە بەندە بەم بودجەیەوە بەم داهاتەوە بەرەو چاڕاستێکە بە هەر گوێشیان لێنێ ئەوان خۆیان نەزانن سەڵەفەت بە تەزویر دێنە سەر حکم گیان لەو شتانە نییە بۆیان چۆتە سەر برای بەڕێز یەگەیشتی ئەوان هەرگیان لەو مەوزوعانە نییە گیان لە ملت هەر نییە ئەوەی خۆی لە هەمویان بەدڵسۆسرە زانێت لە هەمویان پیسترە خۆشی زانێ بە تەزویر هاتووە. بەڵێ محەممەد لە چەمچەماڵەوە. ئەلۆم کاتۆ باش هەموو کاتێکت کای محەممەد ئەگە دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکێ بۆی باشتر جێم لە دەنگت بێ بەڵێ بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لەکەم زۆر سپاس هیواسەکەوتان بۆ خوازم سپاس فەرموو سەبار بەس تەوەی بەرنامەکەش بەڕاستی کە بێنە سەر بودجێ حیزبەکان لە هەرێمی کوردستان ئەم حیزبانە بەپێی هیچ پێوەرێک یانی هەر بە گۆترە ئەتوانم بڵێم بودجابن توجاران باسێکی کەوا 30 ملیاریان بردووە 4 ملیارە بن ئەم شتە گۆتەیە هەر حیزب لە پەرلەمانە کۆمەڵێکی بەدڵی خۆی من نابێشتیوە ئەمە هەرمی قوتی خەڵکە بخوێنی بن بەڕاستی ئەمە بێت بیرە داهاتوشکەنەوە چکەمە لێیان دەپێچێتەوە ئەمانە هەروە باسەی بۆیان ناڕۆتە سەر دەستت خۆش زۆر سپاس سپاس پەیوەندیکەت محەممەد لە شاری هەولێر لەگەڵمانە کاک محەممەد لەسەر تەوری ئەمڕۆمان فەرموو مرحبا ئەم کاتت باشی برای بڕێز گەلێک سپاس فەرموو خۆشبی سەبارەت بە بودجەی کە باسی یەکەن بودجەی حەزبەکان بەڕاستی من ئەمێ پرسیارێکم ئایا ئەو بودجێ چۆن دابەشەکرێت لەسەر حەزمی حەزبەکەیە لەسەر ئاساسێک پێوەرەکەیە بۆ دابەشکردنی ئەو بودجێ نێوان حەزبەکان ینی ئەو پرسیارێکە و ڕخنەیەکەش دەربارەی بەرنامەکانی ئێوەکەم سەبارەت ئێوە کە بابەتێک عرض دەکەن کێشەیەک هەیە ئەو کێشەیە ئەوها دەمێنێتەوە بێ ئەوەی خەڵکی بگاتە ئامانجی سەبەبی کێشەکە بۆ نمونە پێش ماوەیەک باسی 250,000 دەرماڵی مامۆستایان کرا تاپێکەوت لە کاک ڕەشید و ئێستا لەو بینە خەڵکی مامۆستایان نازان کێ تاوانبارە ئەو پارە لە چێ ڕاگیراوە کە چی بە فەرمانێکی ڕسمی دارایی وەزارەتی پەروەردەی عێراق ئەو بۆ هەموو کەس شملەکە زۆربەی چینەکان شملەکەەوەی مۆڵەتەوە مۆڵەتی خوێندە مۆڵەت تاکەیەتە بەڵام ئێستا ئەو چینە مامۆستایەکە لە ناو کوردستانە نازانێ هۆکاری نەدانی ئەو پارەیەکی و کێش بەرپرسە ئایا وەزارەت پەروەردەیە دکتۆر بەرهەمە ڕەشید تاهیرە ئەنی ئێستا مەسەلەن حەز دەکەن کە ڕوونکردنەوەی بدەن دەربارەی هەر بابەتێکە بەڵێ کاک محەممەد بەڵێ بێگومان هەر پرس و هەر کێشەیە کە بێمە بە دوواداچوونی دقیق بۆکەین و بەرپرسەکان لەسەر ئەم دووسە دەینە گۆ بەوەی ڕایگشتی لە ئاگادار بکە ناوەڕۆکی بابەتەکە چییە ئەو سەرنجی تۆش لە بەرچاوی گرین بەسەر چاو کاکە محەممەد هەولێرەوە باوکی ئەسما لە کەلار باشی بە قوربان گەلێک سپاس باوکی ئەسما فەرموو وەڵا سەبارەت بە داهاتی حیزبەکان لە هەرێمی کوردستان بڵین بەڵێ ئەو داهاتە ئەگەر سەرفیکەن بۆ پێشمەرگەی فەقیر و هەژار زۆر باشترە لەوەی کە حیزبەکان داهاتێکی زیاتریشان هەیە و داهاتێکیشی لە سەدا حەفدەکە بۆ دابین دەکەن بەڵام وەکو بودجەی پێشمەرگە ئەوە چەندێکە لە یەکی چوارە بۆی سەرف ئەکرێ وەکو زەوجی 6 مانیان یا وتیان 3 مانی تر ئەین بەڵام 3 مانگەکە ئەوە 2 مانی تریش بەسەریا چووە نەیانیەوە معاشی یەکی 12ش کەوتووەتە
21 ئەوە 21ش ئاخۆ چەندی دووبیدەن ئەوە ئاسمانی سێی دووە ئیتر نازانم وەکو وەزیری پێشمەرگە چه هەڵوێستێکیە بەرامبەر ئەم مەعاش نەدان و کەم و کوڕیانەی کە پێشمەرگە هەیەتی بەڵێ باوکی ئێسما هیوادارین سەرنجی تۆش بۆ شوێنی پەیوەندیدارگەش بێ بە تایبەتی وەزارەتی پێشمەرگی وەکو تۆ باسەکەی بەڵێ تەماشاوانە نێجا جەمال شلێرەوە لەگەڵمانە کاک جەمال بەڵێ بینەرە بەرزەکان لە مانگی یازدەی 2009 پرۆژە یاسایەک بە سەرۆکاتی پەرلەمان بەرز کراوەتەوە لەوەی کە لە پیاسایەک دابنرێت لە چارچەم یاسایە بودجەی حەزب ئان داهاتی حەزب لە ناو بودجەی هەرێمدا ڕێک بخرێت کە بەپێی ئەمە هەموو ڕێککەوتن لەسەرەوەی کە بودجەی ئەحزابەکان بە پێی مەقادی ئەو حزبە نابێت لە ناو پەرلەمانی کوردستان کارێکیان چەند مەقات هەیە بودجێ بە پێی ئەو مەقادە ڕێک بخرێت یەکێک لە ئەندام پەرلەمانەکان باسی لەوەکە کە ئەم پرۆژەیە ئەم پرۆژە یاسایە بەرز کراوەتەوە بۆ سەرۆکاتی هەرێمی کوردستان بەڵام چەند جار داوا کراوە تا ئێستا ئەم پرۆژە یاسایە نەخراوەتەوە بەرنامەکاری پەرلەمان بۆی گوتوبێچ لەسەر بکرێت تەزیقی بکرێت بکەوێتە واری پراکتیکەوە هەروە باس لەوە کە بۆوەیە کە ئەم پرۆژە یاسایە بخرێتە بەرنامەکاری پەرلەمانەوە 42 ئیمزای پەرلەمانتاران کو کراوەتەوە کە بەپێی ئەم پرۆژە یاسایە داهاتی حەزابەکان لە ناو بودجەی گشتی هەرێم دەبێ ڕێک بخرێت و بەپێی مەقاعەدی ئەم ئەحزابانەیە لە پەرلەمانی کوردستان لە کاتێکە کە تا ئێستا زۆر ئەحزاب هەیە کە مەقاعدی پەرلەمانیش نییە بەڵام بودجیان لە دەرەوە بودابین دەکرێت فەلاح لە شاری سلێمانیەوە کاک فەلاح هەم کاتەوە باش باش بەڕێ دەستوش خۆش بۆ بەرنامەکە سپاس بۆیەوە زۆر سپاس چاوەکەم وەڵا ببوورە من تۆزە لە تەوری بەرنامەکەش دەرەچم مەگەر فەرمی بەس بە کورتی ئەگەر باش دۆخی وڵات بڕوانیەوە پێویست ناکە کاکەوە حزب دەستی بەسەر هەموو شتەکاندا گرتووە هەر لە حکوومەت و هەر لە پەرلەمان و یاسا لە هەر شوێنێک دەرچێ چێتەوە بە دەست سەرۆکی پەرلەمان دووبارە بەدەست خۆەتی باش بێت لە مەسلحەتی خۆیان بێیکە لە مەسلحەتی خۆیان نەبێ نەخێر نایکە ئەوە گومانی تیانە جاوی کە پێم خۆش ئاماژەی پێکەم ئەگە مۆڵەتم بەی سەبارەت بە ئەم پرۆژەی گەنجانی بچووک قەرزی بچووک بۆ گەنجان لە یاساکە هاتووە لە تەمەنی 35 ساڵ بۆ سەرەوە کە شمولی ناکە ئێستا بۆ نمونە هەر من پرۆژەم هەیە لەم کاتەیە دوکانم هەیە لە 35 ساڵ بۆ سەرەوە ئایا شمول ناکە ئاخرەمە چێ یاسایەکە یعنی تۆ بڕوانە گەنجێک تا ئێستاکانە توانایی شێکی نەبێ گەنجێک دەراماتێکی نەبێ توانای ژنهێنانی نەبێ یعنی ئەمە بۆ خۆی لێرەوە هەر زوڵمێکە لە گەنج یعنی تەمەنێک بۆ زۆریە تا ئێستاکانە توانای هیچی شێکی نەبێ لەو کاتە ئەم خەرزە شمولی ناکە یعنی تۆ ئەمە هەر زوڵمێکە لە گەنج کراوە زۆر شتی کرد بەڵام ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە یعنی ئەو یاسایە هەر زۆر زۆر زوڵم و لە گەنج کراوە بە تایبەتی بەڵێ کای فەلاح داهاتی کەژەوە لەلای حیزبەکانەوە برادێکی پێشتر ئاماژەی پێدانی ئەگەر مانگانە دوو وەندەش بەرەن ئێستا هەر بەشیان ناکە ئەوە بودجەی کوردستانی بتر بە دەست خۆیانە و لەگە دەستی خۆیاندا بۆ خۆیان ئاغا و شوێخان بەڵێ کاکە فەلاح بەڵێ ببورە گیارە کاتی زۆرمان پێدایی زۆر سپاس و پەیوەندێکات ئارام لە کفریەوە لەگەڵمانە کاکە ئارام کاتەوە باش ئەم کاتێ باش جەناب دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس فەرموو داهاتی بودجەی حیزبەکان ئەو داهاتی بۆیان سەرفەگرێ زۆر زۆر بەداخەوە ئێمە لە ناوچەی گەرمیان باوا بڵێن شەهید و ئەنفالی زۆر دراوە کە چی دەستخۆشی لە وەزیری شەهیدان و ئەنفاکراوەکانەکەنی هەمکارێکی زۆر چاکیان کردووە بەس زۆر زۆر بەداخەوە ئەو بودجەی وا بۆ حزب سەرفەگری هەبووایە بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفاکراوەکان و هەروها بۆ هەژاران و کەم دەرامەتان سەر بگرای زۆر زۆر باش و یان حزبی دەسەڵاتدار هەموو حزبەکان وای لاتەوە وەکو نەخۆشییان چۆن کەسێک ئەگەر تووشی نەخۆشیە بێت پێویستە سەرکردەی ماڵەوە پارەی بۆ دابین کە ماگانەیە خۆ ساڵانە حزبەکانیش بەڕاستی وایان پێهاتوە کەوا دەبێت ماگانەیان ساڵانە بودجەی تایبەتی خۆیانیان بۆ سەر بکرێت زۆر زۆر دەستخۆشتان لێکەم و سپاس ڕێبەر لە باژارە زاخ و دیگەلمەیە کاک ڕێبەر ڕێبەر باش برا باشتر کەیک ڕێبەر کەرەمکە دەستخۆشی دە بەڕۆمێتە دەکەم ئەس گەلێک سپاس بکەم کەرەمکە
هیویدارین کاک ڕێبەر پەیوەندی بکەتەوە و سەرنجە خۆنیشان بدەتەوە پشتی وێ ناوبەرێ جاردن لەسەر هەمان تەوەر پێکەوەین دووبارە سەڵاتان لەبێ بەرەزان لەسەر تۆری کۆمەڵاتی پێجێنارتی ئالان هەڵاڵێ حەزەکەم بودجێ حەزبەکان بەبێ قەبارەی ئەو حەزبە دابەش بکرێت هەروەها دلی ڕەش گەڵالی ئاڵێ ئاشکرابوونی ئەوەی کە یەکێتی پارتی مانگانە 4 ملیار و 700 ملیۆن ئەبەن ئیتر پێویست ناکە زیاتر لەمە خۆمان بخەینە لە تێن و نازانم من باش لە کومنتێکی تێناگەم هەروەها سامان عەبدوڵڵا ئاڵێ کورد و کەرمانجی هەر بۆ خۆیان دەبێ هەروەها دادوار هەولێری ئاڵێ بەڕای من هیچ شتێک نییە بە ناوی حکوومەت ئەگەر هەش بێت حکوومەتێکی حزبیە و بەس ئەگەر حکوومەت هەبایە سامانی ئەم ملەتە لە نێوان هەندێک بەرپرس تەخشان و پەخشان ناکرا دایکی ئەلەنت لە شاری سلێمانی لەسەر هەمان تەوەر فەرموو دەستخۆشی بەرنامەکە و لێگەم گەلێک سوپاس ئەو بەرنامەیە زۆریش جوانە زۆر سپاس دایکی ئەلەن فەرموو لەسەر ئەوەشەوە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم ئەو بودجەش دەرباسیەکەن ئەوە هەموو دایکی ئەلەنت سابیر لە ڕانیا ئێوارە باش باشتر کایکە سابیر زۆر سپاس وەڵام من لەسەر ئەو قسەی کاک سیروان زەهەوی دێمە ناو بەرنامەکەتانەوە کە ئەڵێ یەکێتی و پارتی زۆرینەی ئەم کوردستانە پێک دێنن واللهی ئەگەر ئەو بودجە زۆران لەبەر دەستیدا نەبایە لە سەتاردەی خەڵکی کوردستانیشان لەگەڵدا نەبوو ینی 5 ملیار دۆلار ماگان ئەدرێ بۆ ئیزمانە تخوا گوناعنی هەزاران خەڵکی شەهیدێ هەزاران خەڵکی ئەنفال هەیە هەزاران خەڵکی ئاوارە بوو هەیە سەعەبی دینارێک نێت دایان هەزار گەن تێ لەم نیشتیمانەدا تا ئێستا مەعاشخۆرنێ لەبەرەوەی حیزبینیە من تەنها بەسەوەندا ئەڵێم با ئیزمان بەخۆیان دابستنەوە لەنا وەڵڵاهی مستەقبەلی قەزافی چاوەڕێ هەمومانە زۆر سپاس فاخیر لە هەولێرەوە کاک فەخیرم کاتەوە باش باشی بەڕێز گەلێک سوپاس باڕێزنی بۆ توێ خۆشەویست زۆر سپاس بەڵێ گیانەکەم من تەنیا هەندە قسەم هەیە دەمێ بیکەم بەس هیوادارم پێشم نەبڕم پەیوەندی نابرین هیچ کەسی تکایە بەڵام بە بەڵێ گیانەکەم من هیوادارم ئەم حکومەتە گشتیان ینی هەموو حزبەکان ئەڵێم چاویان لەم خەڵکە فەقیرە بێتن بەڕاستی هەندێک کەسش قسە ئەکاتن کە لەسەر کەناڵەکەی ئێوە هیوادارم ئەوانیش یعنی هەندە قسەی جوان بکەن وەکو کاکەمێز یعنی هیچ و دزی ئەو نەعەقسانە جوان نییە هیوادارم قیچەک بەخۆی دابچێتەوە و هەر ئەوەندا بەڵێ سوپاس پەیوەندێکت بەڕێزان نەما بەرنامەی خۆتانە تکایە ئێمە پەیوەندی هیچ کەسی نەبڕین تەنیان بەرنامە لە بەرای پێمان باشە زۆرترین پەیوەندیە بێت چون ئێمە پەیوەندیە بڕین هیوادارم کەس وا بیر نکاتەوە ئەگەر پەیوەندیە لەوانەیە شەبکێتەوە نەبێ لای خۆیان گەلێجە خۆیان بەرەنان گەلێجار وحدە نامێنێ پێیان داوای لە برین شەکەم پێمان باش هەر کەسێکیش پەیوەندی بکە بە کورتی سەرنجی خۆی نیشامدا بۆی هەموو کەسێک ئەوانەی حەزێکیان پەیوەندی بکە مافیا نەبێ قسەی خۆیان بگەینن بەڵێ کامەران لە هەولێرەوە گای کامەران ئەم کاتەوە باش گای کامەران هێمن لە چەمچەماڵەوە گای هێمن من کاتتان باش زۆر سپاس بۆ تەوەری بەرنامەکەتان بەڕێزەکەم زۆر سپاس بەسبەت بودجەی هەرێمی کوردستانەوە یعنی ئێمە با ڕەشبین نەڕوانینە هەموو ئەو شتانی کە لە هەرێمی کوردستانە دروست کراوە باشە کاکە ئێمە بۆ سەری ئەو شتە باشانە ناکەین کە دروست کراوە یعنی ڕاستەکەی ئێمە بودجەکە گەلێ زۆر لە بەردەسایە و تەخشان و پەخشانە کرا بەس لەگەڵ ئەوشە کاری باش کراوە بۆ نمونە سەیری ڕاپەڕینی شاری سلێمانیگا لە 1970 و هەتا نەوەتەکانیش 2 گەڕک بۆ ئێستا 27 گەڕەکە باشە پرۆژە بۆ 27 گەڕک دروست بکرێ قیتاوە کۆنکرێتە ئاوەڕۆیە هەموو ئەو پێداویستانی کە وا پێویستە یعنی بۆ ئەو شتان لە بەرچاو نەگرێت سەیری شاری سلێمانی و سەیری شاری هەولێرکە یعنی منزەرەکان ڕۆژانە لە بەرچاومان دیارە یعنی ئەو هەموو شتە جوانە کراوە بۆ بەشتە ناشرینەکان دیارە یعنی قەینا ئێمە ناڵێنە عەدالەتی نییە ئامەنتو بیلا نەعەدالەتی هەیە بەس قەینا کە یەکجار وا ڕەشبین نەبین کەوا ئەڵێن هیچ شتێ نەکراوە ئەو هیچ نەکرانە شتێکی زۆر ناشرینەکەوا لە شاشەکانە باسەگرە ئەو شاشەی ئێوە لە هەموو دنیا خەڵک سەیریەکە یعنی بۆ ئێمە ڕەشبین بین بەرامبەر حکومەتەکەی خول کە جاران نەمانەوێرانە بە ئاسانیش هەر ناوی خۆمان بە ئێمە لە سەمسەماڵ ڕۆشن بۆ کەرگوت صاحب ناموسەکەی خۆمان نەبوون لە سیارەکە ئێستا بە ئازادی بەڵێ کاکە من ئێمە باسی ئەوەکەین ئایا تۆ هاوڵاتی کاریمی کوردستان کە حەزب ئەساسن بەوە دروست بووە کە خزمەتی کۆمەلگا بکە کۆمەلگا بکرێتەوە ڕۆشنبیر بکە و ئاراستەی کۆمەلگا بەرەو ئاراستەی ببە کە مافی هەموو تاکەکان دەستەبەر بکرێت ئێمە باسی ئەم ڕێژە بودجەیەکەین ئەم ڕێژە داهاتی حەزبەکان لەناو بودجە هەرێمی کوردستانەکەین پێت وایە ئەم بەڵێ
بەڵێ باشە ئەوان ڕۆژە لە ڕۆژان یعنی وجیانە با خەڵک ڕۆشن بیر نەبێ یعنی شتێکیان بڵاوە کردووەکەوە ئەلەساس با خەڵکی هەر بە کۆیلە بژێت یعنی ئەم شتانە نەبووە تا ئێستا لەناو حیزبەکانە من کەسێکی حیزبی نیم بەس وەک کەسێکی هاوڵاتیەکی ئاسایی قساکەم زۆر سپاسشانەکەم. سپاس. جەمال لە شاری سلێمانی. هەموو کاتێکت کای جەمال. کاکە جامنۆک و خاڵی هاوڕێکی برادێکی حیزبی شوعی قسە لەگەڵاکەم. خۆشحاڵی. کاکە جان ئەنجا بەنیستە بوجێ حیزبی شوعیەوە کوڕێکی خوشکەزام هەیە خێزانەکەی نەخۆشە قەناعەتە بێ عنی باوەڕی بێ تەلەڤیزیۆنی ماڵەکەی فرۆشتۆ بۆ خێزانەکەی کە نەخۆشە تێگەی لە برای خۆ چوە بۆ داوای یارمەتیان لێ کردوونیان ناوەتێ پێرێ بە ناوی پێشمەرگە دێرینەکانەوە 500,000 ناوەتی وەکو خێرەوی وەکو ڕەفیقایەتی وەکو ئەو حەزبەی تو باسیەکەی بودجێ چەندە؟ ئەو لە 74 پێشمەرگەی حیزبی شوعیە باوەڕێ بێ تا ئیشتە یارمەتیان نایەوە تا ئیشتە یارمەتیان نایەوە خوشکەزامە تێگەشتی خوشکەزامە پاریان ناوەتێ فەقیرە وەڵای بێرێ چوون برادران لێ پاریان ناوەتێ هاوڕێ حەتایەکیان هەیە و لەگەڵ هاوڕێ عومەرێکە تێگەی وەکو ڕەفاقەت ئەو پاریان ناوەتێ قەناکە بە ناوی پێشمەرگە دێرینەکانیانەتێ بەڵام چوە بە ڕێخستینەکان وتووە نەیاوەتێ یعنی زۆر مستاقە ئەو کوڕە ئێمە ئەیناسین. پێت وایە کاکێ جەمال پێت وایە بوو ئەم پارە نەداوەتە ئایا بودجێ حەزب بودجەیەکی کەمە بەشی ناکە ئەم پارەیان نییە بوو بێ دوێنێ چووە بۆ لایەن 500 دیناریان ناوەتێ ئەویش بۆکو ڕەفاقەت کە و پێشمەرگە کۆنانە لەگەڵ خۆیانە تێگەی خوشکەزای ئەو بەنای ئەوە قساکەم زۆرم پێ ناخۆش بۆ کە حیزبی شوعی یارمەتی ئەو ماڵەی نایە ئەو بنەماڵێ بە عام هەمووشیان شوعین بە عام ماڵ تێگەشتی پارەیان ناوەتێ بۆ کوڕە فەقیرە باوەڕێ بێ تەلەڤیزیۆنی ماڵەکەیان فرۆشتووە. بەڵێ سپاس پێوین دەکێت هاوکار لە بالیسانەوە کاک هاوکارم کاتەوە باش کاک هاوکار بەلو ئەم کاتە باش هەموو کاتێکت فەرموو دەستخۆشم بەرنامەت لە یەکەم زۆر سپاس وڵای سەبارەت بە تەوەرەکەت وڵای ئەگەر بێت و تۆزێک لەو حیزبا و بودجێ حیزبانەکەم بکەنەوە زۆر باشە لۆیە و هەموو بودجیان قۆڕە کردووە بۆ خۆیان ئەگە بێت و تۆزێک بیدەن بەو هاوڵاتیانە ڕاک ئێساگە لەو کوردستانە بگەڕێ زۆر فەقیر وا دەبینی هەر نازانم چۆنە زۆر ئەم هەموو ئەویان داگیر کردووە بەڵام ئەم حەزبانەش بەدەیان هزار ئەندامیان هەیە و پێشمەرگەیان هەیە و کەم ئەندامیان هەیە و خەڵکێکی زۆر لەگەلیانە و بەدەیان ساڵ خەباتی با میلەتە کردووە پێت وایە ئەم پارەیە ئەوانیش بۆ خەڵکی خۆیان و بۆ ئەوانەیە کە مستحقن تەوزیع نەکرێ ڕاستە بەڕێزەکەم بەس بەڕاستی خۆ هەر ئەو بودجەنیە لە بەنا ئەو بودجێ زۆرتری ئەوانش دەبن کە ئێستا زۆر بودجێ ڕەنگە هەندی ئەو بودجێ لەو خەڵکەی فەقارێ دەبن نەکەرەوە ئەو بودجێ زۆرتری ئەوەی قۆرەقیان کردووە نەکەرە ئەو بودجەیە. بەڵێ باوکی محەممەد لە شاری سلێمانی باوکی محەممەدم کاتەوە باش بەرنامەکە لێکم گەلێک سوپاس فەرموو سپاس دەکەم لێوەی بی برا جوانەکەم وەڵی یەک ڕخنەی بچووکم لەسەر ئێمەشەیە وڵی ئێمەش لە خزمەت داین فەرموو من لە خزمەتام دای گەورەی کاکە گیان ئێوە هەموو بەرنامەیە لەسەر مەعاشخۆر و لەسەر پێشمەرگە و لەسەر حیزب و ئەمدا ئەولەدا ئامەزرێن بەڵام تەنانەت یەک بەرنامە لەسەر ئەو کەسانەی دانامەزرێن کە نە مەعاشخۆرن نە حیشتێکیان هەیە لە وڵاتیان نە حەرزیان هەیە نە خانوویان هەیە حیشتێکیان نییە کەسێکی کرێکارن مافخراون لە هەموو ڕێک و حیچ شتێکیان بۆ نەکراوە بەرنامەیەکیش لەسەر ئەو کەسانە دابەزێن. باوکی محەممەد سوز بێ هەر ئەمە بکەینە ناوەنیشانی یەکێک لە تەوارەکانی بەرنامەی ئێوە بەرنامەی مایکی خەڵک بێگومان حەقی خۆتە بەڵێ منیش سپاسانەکەم و دەستیشتان خۆش بێ بۆ بەرنامەکە زۆر سپاسانەکەم زۆر سپاس و پەیوەندێکێتە بەڵێن لە چەمچەماڵەوە دیارە ئەمڕۆ پەیوەندی زۆرمان لە چەمچەماڵەوە دێت کاک بەڵێن ئەم کاتەوە باش ئەم کاتە باش هەموو کاتێکت فەرموو زۆر سپاس زەحمەت نەبێ بەڕێزم بەڵێ وەڵای ئەم دوو حیزبە ئیش بۆ هیچ فەقیرێک و هەژارێک ناکەن هەر بۆ خۆیان دەکەن بە دڵنیایەوە بەڵام برادێک لە چەمچەماڵەوە پێشتۆ ئەوای وت کە ئەوانە لە ڕاپارینە سلێمانی لە دوو گەڕێکێک چەند گەرێکی پێکات ئێستا 27 گەرێکەکەم ئەو شارێکە ئەو باسێکات ڕاستەکە ناوچەی سەوز و ناوچەی زەتمانەیە ئەو دوو ناوچەیە بەس گرنگی بۆ دوو ناوچەیەدەن با بێ سێری چەمچەماڵکەن بزانە خزمەت گوزاری چەمچەمانیش پێم وایە کەوێتە یەکێک لەو ناوچانە زەرەرترین ناوچەی کوردستان کە چەمچەماڵە با بێ سێ چەمچەماڵ کە بزانە چی خزمەت گوزارێکی بۆ کراوە. بەڵێ کاک بەڵێن لە چەمچەماڵە سوپاس ئیسماعیل لە هەولێرەوە هەلو ئێوارە باش ئێوار باشتر کێکی ئیسماعیل کەرەم کە باشی بەڕێز گەلێک سوپاس فەرموو بەنسبەت پێشمەرگەکان یەکەی پاسەوانی
وەکمان بۆ بکەی بە نسبەتەوە تاکو ئێستا هیچ بەرنامەیەکیان دیار نییە هەرێن ئەمڕۆ نابیانی ئەمڕۆ نابیانی بۆ زیادە لەسا زیادە یەک ساڵمان بۆ دێتن هیچ ژیانی ها ئەوڕۆ بەیانی جەنابی وەزیر وتی لە سەرۆکای ئیمزاتان بۆ وەکرێت تاکو ئێستاش ئەو ئیمزایە چی لێ هات بەڵێ زۆر سپاس هەڵمەت لە هەولێرەوە کاک هەڵمەت ئەم کاتەوە باش ئەم کاتی تۆش دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس فەرموو سەرنجی جەنابەت من بەس یەک خاڵێکم نانشارم ئیکرێ زیاتریش بڵێ فەرموو وتی کەرکووک لە سای پارتێشێتی دەست من ئەڵێم کوردستان لە سای پارتێشێتی فتویچی کردنا زۆر سپاس سپاس پێوەندێکێت ئاری لە هەولێرەوە دیسان کاکاری ئەم کاتەوە باش ئێوارت باش کاکە کاژان باشتر بجەنابێت فەرموو بەڕێزی عەزیزی دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم کاکە کاژیان گەلێک سوپاسەکەم بەڕێزی کاکە هەکار بەنسبەت بودجەی ئەو حزبانە لە بۆ چیان سەر بکرێت تا ئێستا ئەندامەک سەقەت دەبی لاقی دەبڕێتەوە 200,000 دەدەنێ یاخود بۆ چەند کەم ئەندامی سەنگەر کەتی حزبەکان لە ئەو حزبە دەسەڵاتەکان بە زۆری کاسیان بۆ کریا پێشمەرگەی شۆڕشی ئەلو بڕۆ ببینە هیچی نییە هەندێکیان قڕ بەسەرەی لە بۆ چێ بەس لە بۆ دوو خەڵکە کەوتێ بەر بۆ خلاصەوە دەیخوا بە کەیفی خۆی دیار ئەو حزبەکەتکانە خەباتیان نەکردیا سۆسیالس خەباتی نەکردیا حزبی ڕزگاری خەباتی نەکردیا زەحمەت چێش خەباتی نەکردیا حزبی شوعیز خەباتی نەکردیا کاکە چیان بۆ کراوە وەڵام یەک بنەماڵی بینە لە سلێمانی بڕۆ خانووی شەهیدەکانی فیرعەونەکانە کاکە بەڕاستی بەڵێ کاکاری کە ناوێری قسە بکە کاکە ناوێری بەڕاستی بەڵێ با شەهیدەکان بە زۆر بن لە ماڵە شەهیدەکان بە زۆر بن فەرقی شەهیدان بۆ هەبی کاکە هەکارجان بەڵێ کاکاری ئەو کوڕ شەهیدە خێزانم شەهیدە یەک بەس ئاردمۆن نەگەتێ لە کوردستانەی بەڵێ کاکی ئاری سوپاس پێوەندەکەت باوکی نما لە شاری سلێمانی باوکی نمام کاتەوە باش ئەلێوەم کاتە باش بەڕێزیان هەموو کاتێکێکە بە کورتی لەبەرەوە کاتمان بەرەو کوتە یاڕوە باشە کاکە کار من پەیوەندەکەی پێشترەوە یەکیان منم بۆ نمونە والدم هەفتانوێ تاسێ هیچ سوودمەند نەبووم لەم حکومەتە یعنی بۆ لەبەرەوە ئینتیمای حزبیم نەبوو بۆ هیچ حزبێکیان تۆ سیر کەسێ سەرۆکی پەرلەمان ئەوانەی کە لەناو پەرلەمانیان بەتەکید کە سەر بەخۆیانن بە ئەنواع شێوە بودجە و دەسەڵات و هەموو شتێک و ئیمتیازیان بەرزەکەنەوە کەسێکی وەکو منیش کە کرێکارێکم خۆ من ناپارڕێ محەمد و سەنا بۆ خۆیانی بەشی خۆم هەیە تێبگە لە قسەکەم بەس ئەم وڵاتەی ئێمە بووە ئەبێ دەردی کابراوە تێبێ ئیمزاکە بکەی بۆ لایەکیان ئەمجار ئەبێت ئینکەی ئەمجار لەسەر بودجەکەی مەزالم بە یەک دێر من مەمنون دەبم هەتا ئێستا ئەم دوو حیزبە بوون بە قودانی بودجەی هەرێم و حکومەت يعني دوو حود بوون مافی هەموو مافێکی هاوڵاتی بوونی ئێمەیان زەوت کردو زۆر سپاس بوو سپاس ئەحمەد لە شاری هەولێرە و کاک ئەحمەد ئەگەر بە کورتی فەرموو باشە بەڕێز گەلێک سپاس باشە لەسەر تەوەرەکەی جەنابتان بەڵێ فەرموو ئەو بینێک لە تەلەڤزۆن دیارە ڕەشید تایر گوتی بودجەی پارتی وێچێتی 4 میلیۆن و نیوە بەڵێ بەڕایەوە ئەو تا چەند بڕوای بۆ قسەی خۆی هەیە وڵێ ئەو بریکاری وەزیری داراییە و ئەو هەموو داتەکان لە بەردەستایە و بە پێی داتا قسەی کردووە ئەخا چۆن بودجەی گۆڕان لەو کاتەدا زیاترە هیوادارین جێلێ ئەو بەڕێزە جێلە تۆ بێ تر بەرسوی تو لەلایەوە بێگومان کاوە لە هەولێرەوە دوا پەیوەندی کاکەم کاتان باش هەموو کاتێکت کای کاوە ببۆرایکە بە کورتی بەڕێز وڵا ببوورە بەس ئەوەندە دەڵێ معنی حقیقەتەن ئەوەی کە من ئێست لەم ماوەی سێرم کرد من کوردستان بە ئەفغانستان ناتە پێشتاوە ئەگە وابێ وڵایی هەتا زوو هەڵسی ڕاکن باشە ئەمە و شێوەش بۆ قەبارە و بۆ حەجمە و من نامە دیفاع بکەم بەڵام حقیقەتەن ئەمە پەرلەمانە و مسادقەی بودجێ بۆ ئەحزاب کردووە و کەم و کوڕیشە بێت و بەڵام هەنی حقیقەتەن خەڵکە وای کردو بەخوا وای بنویسە بەحەسە بچمە دەرەبزانم ئەمە ئەفغانستان یا کوردستانە هەر ئەوەندە داوای لێ بردەکەم بەڵێ سپاس پەیوەندێکێت کاکەوە لە هەولێرەوە بێگومان بەڕێزان تەوەری ئەمڕۆشمان لەسەر داهاتی حەزب بۆ لە بودجەی هەرێمدا هەروەها
گەرە چەند لاوەشێت ئەڵێ هەموو داهاتەکان تەنها بۆ حیزبە لە هیچ وڵاتێک بەم شێوەیەی کوردستان نییە و داهاتی خەیالی هەیە هیچی لە پێناو خەڵکدا نییە وەکو خۆیاڵێ هەروەها وێنە عالی ئاڵێ بودجە بۆ خەڵک گەڕایەوە بەهۆی توانە سەرسوورهێنەرەکەی دکتۆر بەرەم هیوادارم بەردەوام بێت لە هەموو داواش پێم وایە کایکنی چیروانیش بتوانێت ئەو کارە بکات کەمە بەسێتی بەڵێ هەروەها ئۆلیڤە هەڵوێست بەرزنجی ئەڵێ من وا هەسەکەم کە بودجەی هەرێمی کوردستان هەموو ئەگەڕێتەوە قۆرگی لایەنە حەزبیەکان بە هیچ شێوەیەک بۆ خەڵک نابێ هەروەها خالیت قۆربانی شەڵێ پێویستە خەڵکی کوردستان ڕێگە نەدەن لەوە زیاتر حەزب بە خۆتی خەڵکی بژی بەڵێ بینەرن گەلێک هێژا بەوەیەکی ئەم گەشتنە داویە تەوەرە ئیرویە بەرنامەوە بەرنامەیەکی خەڵک بێگومان سبەی تەوەرێ ڤەکریە هەر کەسێکەشەوە بچون و سەرنجێک هەبە دکارن ناوە تەوەرێ سبێدا بخنە بەرچاپ هەیاوی دەمیژیک هەر شاد و بەختەوەر بن